دوای چەندی ڕۆژ لە چاودێری درۆنەکانی کۆماری ئیسلامی ئێران لە ئاسمانی ناوچەی زڵگوێزی سەر بە پارێزگای سلێمانی و دروستبوونی دڵڕاوکی بەردەوام لەلایەن دانیشتوانی کوندەکە، هێرشەکان بۆ سەر بنگە و بارەکەکانی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان لە کاتژمێرنەوەی پێشنیوەڕۆی ڕۆژی دووشەممە دەستی پێکردەوە و سوپای پاسداران بە 4 درۆن بنکە و بارەگاکانی ئەو حیزبەی کردە ئامانج. ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵا ڕەتی دەکاتەوە پێشتر ئاگاداری هێرشی لەو شێوەیە کرابنەوە و دەڵێت تەنها بەهۆی ئەزمون و پێشبینی خۆیانەوە گومانیان هەبووە کە هێرشی درۆنی بۆ سەر بارەگاکانیان ئەنجام دەدرێت، بۆیە پێشوەختە چۆڵیان کردووە. ئاگادارکردنەوە مثلە ناوەندی پەیوەندیدارەکان ئاگاداریان کردبێتینەوە بەو شێوەیە نەبووە، بەڵام بە حکمی ئەوەی کە ئێمە ساڵهایە لە جمهوری ئیسلامی دەناسین، کردەوەکانی دەزانین، ئاگاداری ڕووداوەکانی ناوخۆی کوردستان و ئێران هەین، دەزانین کە شەپۆلێک لە ناڕەزایەتی لە بەرابەر کۆماری ئیسلامیدا بۆ ڕووخاندنی ئەم حکوومەتە دەستی پێکردووە و هەر بۆ یەکانی ئێمە خۆمان ئامادەبووین. هێزەکانمان لە مقڕ و بارەگاکانمان بردووەتە دەرەوە، بەشی ڕاگەیاندن و ئەوانەمان لێرە نەهێشتووە و ئامادەجیمان بووە هەموو لایەنەکان. سەرڕای نەبوونی هیچ زیانێکی گیانی بەهۆی هێرشە درۆنیەکانی ئێران، بەڵام دانیشتوانی ناوچەکە ترس و دڵڕاوکیان بۆ دروست بووە و هاوکات نیگەرانن لە بوونی هێزێکی چەکداری کوردی لە نێو ماڵەکان و داوا دەکەن خەڵکی مەدەنی وەک قەڵغان بەکارنێنرێت لە ململانێ سەربازیەکان. دیارەکان کە هاتن ئەویان بردومان کرد ئەو شاخێ و بەرۆ تر بە عام خەڵکەکە ترسا، پیاوەکان زۆربێ زۆریان لەسەری شوکاری خۆیان، عایلەکان تەلەفۆنیان بۆ کرد زۆربێ زۆرانی حالیان لە ماڵەوە. چوار جارەوە بوو لێیە، هەر هەدەفی ئەو بنکەی ڕئیسی ئەویانە 4 جار لێوەیە، ئەماش بە کلاشنکۆف جوابیانانەوە. بەڵێ ئەوە مەکتەبەکانی شاسوارە، مناڵەکان زۆربێ زۆری تووشی نەخۆشی نەفسی بوون، هەر لە جاری یەکەمەوە هەتا ئەم دەقەیەش مناڵەکەم لەوێ خوێنێ ئەوتانێ خەریکە زیڕەکە ترساوە. والله برا ئەم زرگێزە ژیانی تیانەماوە، یەک دەنێک ژیان نییە، یانەوە تا ئێمە بەرنە ئۆردوگایە ئەمان بەرنە ئۆردوگا، ئێمە ئەمە حەژیانیە مناڵمان لە خەواین ئەبێ ڕاکەین بە دوای مناڵمانە لە مەکتەبەوە بیان هێنینەوە. منا دوو مناڵم لێرە ژنی هێنا بێ ڕاکەم بووکەکانم خەبەرکەمەوە، یعنی ئەمە ژیان نییە لەم زرگێزەیە ئەکرێ، ئەمە مەکتەبیش نییە لەم زرگێزەیە دانراوە. ڕۆژێ مەکتەب هەیە دوان تۆپی پێوە ئەنێ یانەوە تا حەلێ بۆ ئەم مشکیلێ بکەن، یانەوە تاوە ژیانی ئێمە بگوێزنەوە. یعنی ژیان نییە لە زرگێزە، هەموو ڕۆژێ 2 جار 3 جار فڕۆکە هەیە، ئەمە سەیری فڕۆکاکەن بە ئاسمانەوە گیانمانە لەرزێەوە ترسین، ینی ژیان وا ناچێتە سەر کاکە. یەکێکی وەک من خاوەن پێداویستی تایبەتم چاوم نابینێم لە 115 چاومە بینێ، هەموو ڕۆژێ بێ ڕاکەم بە دوای مناڵەوە بە دوای بووکا بە کوێرە کوێر نابێت. ئەوە کەی ژیانە؟ ژیان نەماوە براکەم لێرە، یعنی ئێمە بگوێزنەوە یا ئەمان بگوێزنەوە. بۆ دووەم جارەکە بردومانی چڕی بارەگاکانی کۆمەڵە لە زرگێز بەبێ زیانی گیانی کۆتایی دێت، بەڵام زیانی زۆر بەربنکە و بارەگا و ماڵەکانیان کەوتەوە، نائارامیش لە ناوچەکە دروست بووە. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، زرگێز.